27 ڕەمەزان لەم مزگەوتەدا کە ئەهلیکی خەڵکی دەرەوەی شاری هەولێریشی لێبوو پارشێو لە خزمەت دکتۆر و برایەکی خۆشەویست مابووم ئوستازێکی جامیعە برای بەڕێزم دکتۆر ملکۆ ئەسعەد مامۆستا دکتۆر ئەمجەد کە ناسراوە بە دکتۆر ملکۆ کوڕی مامۆستا مەلا ئەسعەدی گەورەی چەند سەماڵە ئێستا دکتۆری پسپۆڕی منداڵانی ئۆتیزمە لە شاری سلێمانی عیادە و سەنتەری هەیە باسێکی کرد وتی زۆر جار ئینسان نازانە خێرەکان لە چیدان وتی من لە ئامادەیی خوێندکارێکی زیرەک بووم ئەو مامۆستا بەڕێزانە کە ئێستا دکتۆرن کە ئێستا عیادەیان هەیە کە پزیشکن هەمومان لێک ئاستاوین کاتێ نمرەی 12 زانستی هاتەوە من لە کۆلێجی پزیشکی وەرنەگیرام بە پێچەوانەوە نمرەکەم هەر زۆر نزم بوو قەت ئەوە تەوەقوعی من نەبوو ئەو نمرە نزمە ئەو دەرەجە کەمە بۆ من بێتەوە ئەو ڕەفیقانم کە بەقەدەر من بە حیسابی خۆیان زیرەک نەبوون طبعام وەریگرتن لە ناخەوە هەستم بە شکستێک دەکرد لە دەور و بەر و خزم و دۆستاندا هەستم دەکرد نیگەرانن ئەبوایە من لە طبعام وەرگیرامایە ئەبوایە لە کۆلێجی پزیشکی وەرگیرامایە بوو بووما بە دکتۆر بەڵام دواتر خۆم ڕاگرت بە خۆمدا چوومەوە دۆست و خۆشەویستان ئامۆژگاریان کردم کە بە دڵنیاییەوە ئینشاءالله خێرێک لە پشتێمەوە هەیە باسی کرد دواتر لە زانستی دەروونناسیدا چوومە پێشەوە بە کەلۆریۆسم وەرگرت واز منە هێنا ماستەرم وەرگرت بەو هەموو فەقیر و هەژار و نەداریەوە چوومە بەغاو لە زانکۆی بەغا دکتۆرام وەرگرت باسی کرد وتی ئەو ڕەفیقانم کە دکتۆرن کە دکتۆرن و طبعامیان هێنابوو ئێستا زۆربیان هەیە 3 جار عیادەی دانەوە عیادەکەی داخراوە بێ ئیش و کارە فەقیرە ناتوانە خزمەتێک بکە نەخۆشێک چارەسەر بکە عیادەکەی من بە فەزلی خوا بێجگە لەو هەموو خێرا و خێرات و یارمەتی هەژارانەش لە ئێستاوە لە ڕەمەزانەوە بۆ مانجی 12 سەرە نووسراوە بەس چارەسەری مناڵێک بکەم و بەری کەوێ سەیری کە ئەو نمرە کەمەی ئەو زۆر باشتر بوو لەو طبعامە خوای گەورە ئەم خێری بۆ ئەم ئینسانە بڕیارداوە کە سەدان مناڵ لەبەردەستیان چارەسەر بکرێن و دڵی دایک و باوکەکان و مناڵەکە خۆش بە مستەقبەلی نەفەوتێ ئەگەر لە طبعام وەرگیرایە لەوانەیە ئێستا عیادەی نەبوویایە بێکار لە ماڵەوە دانیشتایە نەیتوانێت خزمەتێک بە کۆمەڵگاکە بکە